ئەم کاتتان باش لەگەڵ هەموو پرۆسێکی هەڵبژاردندا قسە و باسێکی زۆر دەربارەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ئەدای ئەو کۆمیسیۆنە و چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەکانی هەڵبژاردن دێتە ئاراوە. ئایا لە بنەڕەتدا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان سەربەخۆیە؟ کۆمیسیۆن چۆن ئیدارەی هەڵبژاردنەکان دەکات چ لە هەرێمی کوردستان و چ لە عێراقدا؟ هەموو کێشە و گرفتانی لە بەردەمی کۆمیسیۆندان چین؟ ئەو کێشانی کە دروست بوون و خیانە سیاسیەکان یان لیستەکانی بەشدار لە هەڵبژاردنەکاندا لە کۆمیسیۆنی دەگرن چییە و بۆچی ئەم کێشە و گرفتانە دروست دەبن؟ ئەڵقەیەم جاری دیداری هەفتە میوانداری بەڕێز عەبدوڕەحمان خەلیفە بەرپرسی پەیوەندیەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی کردووە تا لە نزیکەوە لە کێشە و گرفتەکانی کۆمیسیۆن ئاگادار بین و بزانین ئایا کۆمیسیۆن سەربەخۆیە یان نا. کاک عەبدوڕەحمان بەخێر بیت. با لە پرۆسی هەڵبژاردنەوە دەست پێ بکەین. پرۆسی هەڵبژاردن چییە؟ ئەگەر بڵین پرۆسی هەڵبژاردن چیە بڵین هەڵبژاردن چییە تەبان فەرقی هەیە پرۆسی هەڵبژاردن کۆمەڵێک کارڕایی و کۆمەڵێ ئیجراعاتی با بڵین قانونی و لۆجستی و کۆمەڵ ئیجراعاتی ترەکە ئەکرێ ئەویان لە پێناوی ئەوەی کە خەڵکەکە هەستێ بەدانانی نوێنەرانی خۆی یا حاکمەکان ئەوانی کە حکمی وڵاتەکەکەن لە هەر وڵاتێکە. بەڵام ئەگەر بپرسین بڵین هەڵبژاردن چییە؟ هەڵبژاردن ئەوەیە کە تاکە ئامرازە بۆ وەرگرتنی دەسەڵات لە دیموکراسیەتی نوێنەرایەتیە تاکە ئامرازە بۆ ئەوە طبعاً تاکە ئامرازە بۆ وەرگرتن و ئاڵوێرکردنی دەسەڵات بە شێوەیەکی ئاشتیانە نەک تەنها وەرگرتنی دەسەڵات. لێرە ئەگەر ئێمە تەماشایەکی ئەم پێناسەیە بکەین مجموعی عناسری تایە یەکێک لەوانە تاکە ئامراز بۆ وەرگرتنی دەسەڵات هەڵبژاردنە یعنی ئەگەر هەڵبژاردن نەبێت کەواتە دیموکراسی نییە عملیەکە کەواتە ئەو پرۆسەیەکی ترە. ئەگەر ئاڵو گۆڕی دەسەڵات نەبێ بە شێوەیەکی ئاشتیانە ئەمەش ئەنسۆرێکی تریتایە. سێم دیموکراسیەکە نەوعی دیموکراسیەکە دیموکراسیەکی نوێنەرایەتیە ینی پێڵێن دیموکراتیە نیابیە. چوارەم دەنگدەران واتە خەڵکی ئەو وڵاتە کە لە تەمەنیان لە 18 ساڵ بەسەرەوەیە بۆی کە ئەوەیان هەیە کە خەڵک دیاریکەن بۆ حاکم ئەوانە هەڵەسن بۆ دیاریکردنی خەڵک ئەمانە هەمووی کۆمەڵی عناسرە کۆمەڵی ڕەگەزە لە ناو ئەو پێناسەیە ئەگەر هەر شتێکی نوقسان بێ کەواتە ئەوە بە هەڵبژاردن ناکرێت. بۆ نمونە مەسەن ئەگەر هەڵبژاردنێک کرا و لە 4 ساڵ لە 5 ساڵ لە 6 ساڵ زیاتر بوو کەواتە ئەوە هەڵبژاردن نییە. مثلا ئێستا لە نەسێکی لە میثاقی هەندێک لە مەواسیقی دەولی باسی ئەواکەن ئەڵێ ئەگەر کاتی ئاڵۆکۆرکردنی دەسەڵات لە 6 ساڵ تێپەڕی لەو کاتە ئەمە بە پرۆسەیەکی ڕاست ناژمێرێت. بۆ نمونە مەسەن لە ئەمریکا بە 2 ساڵ ئەنجومەن نوێنەرانە گۆڕێ مەسەن لە عێراقا 4 ساڵ لە بریتانیا هەروە ئەمانە هەر یەکە جیاوازێکی هەیە بەڵام نابێت تێپەڕێ لەو حەدەی کە دانراوە. ئەمە یەک. دوو تەبان دیموکراسی واتە ئەگەر پێناسێکی دیموکراسی بکەین سەرەتا ئەبینین دیموکراسی واتە حکومکردنی وڵات لە پێناوی ینی حکم الشعب للشعب وإلى الشعب کەواتە حکمی گەل بۆ گەل و لەگەلیشەوە. ئەمە چۆنم حکومە ئەکرێ دیموکراسی دوونەوە عدایمە دیموکراسی کاتی خۆی دیموکراسیەکە بوو کە پێیان دیموکراسی ڕاستەوخۆ خەڵکی یۆنان کاتی خۆی بەکاریان هێناوە ئەوە ساڵ پێش ئێستا لە پێشی میلادوانە پێشی تاریخەوانە ئەو کاتە کە دانراوە ئەوە چۆن دانراوە بۆی کە خۆیان ئەو خەڵکە هەڵساوە چۆتە گۆڕەپانێکی گەورە لە شارەکە و توێتی مەشارعی ئێمە ئەماکەین هەموو خەڵکەکە لەبەر خەڵکەکەونە زۆر نەبووە ئەوە بەڕاستی دیموکراسیەت ڕاستەقینەیە. بەڵام ئێستا لەبەرەوەی خەڵک زیادی کردووە لەبەرەوەی کە ئیمکان نییە هەموو خەڵک بۆ نمونە شارێکی وەکو سلێمانی ئێستا هەمووی ئەتوانێت دەرچێتە شارەکە کورک لە کوردستان ئەتوان هەمووی دەرچێت و باسی ئەو مەشارعانە بکەن ناکرێ ئەمە شتێکی عەمەلی نییە. لەبەرەوە ئێستا بۆتە دیموکراسیەکە ناوی دیموکراسی نوێنەرایەتیە لە دیموکراسی نوێنەرایەتیشە بەتەنها ئەبێ نوێنەر بنێرێ بۆ ئەوی حکمیەوەتە خەڵکەکە کەسێک تەخویلەکە بۆی حکمی بکات ئەمە لەمەیە. لە عێراقەوە کۆزانین هەموو پرۆسێکی هەڵبژاردن لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانەوە سەرپەرشتیەکرێت. ئەمەوێت لە تۆ بپرسم ئایا لە هەموو وڵاتێکدا کۆمیسیۆنێک هەیە بۆی سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکات؟ لە تەمان بەتاکید لە ئیداراتی انتخابی لە عالەمە شێوەی زۆرە شێوەیەکێک لەوانە با بڵێن هەیە مجموعەیەک ئەحزاب هەڵەسن خۆیان ئێتلافێک کۆکەنەوە داواکەن لە حکوومەت خۆیان ئیشرافەکەن و ئەوە یەکێک لەوانە ئەکرێ بەو شێوەیە.
بەڵام طبعا ئەوان ئەچن مەوزوع ئیشرافەکەیەکەن مەوەزعی ئیداری و هینەکان داواکەن لە حکومت بۆ یارمەتیان بە ئەو کاتەکرێ ئەمە طبعا لە کاتێک کە هەموو ئەحزاب سیاسیەکان ئەمە عملیەکە تۆزە معقدە و ڕەنگە زۆر جاش نەگانە نەتیجەین شێوەیەکی تر لە ئیداراتی انتخابی ئەوەیە حکوومەتێک پێک دێنن پێش ئەوەی کە هەڵبژاردن بکەن پیانە الحکومە المحایدە ئەو حکوومەتە ئیش و کاری ئەوەیە ئیشی سیاسی ناکە ئیشی ئیداریەکە راپەڕانی ئیشەکانەکە حکوومەتێکە سەر بە هیچ حیزبەکان نییە بەڵام لە هەمان کاتە جێگای ڕازی هەموو حیزبەکانە پێک دێن لە وەختێکی انتقالیە لە وەختێکە پێک ئەهێنرێ و کۆتایی دێ ئەمە شێوەیەکە لە هەڵبژاردنێکی کە هەیە داواکەن لە منەظەماتی دەولی لە ئومەمی متحیدە لە چاودێرانی نێودەوڵەتی لە منەظەماتی حقوقی ئینسان داوایان لێکن ئەڵێ وەرە هەڵبژاردنمان بۆ بکە بۆ نمونە مەسەن لە جەزائیر کاتی خۆی کراوە لە چەند جیهەگایەکی تر داوا کراوە و کراوە میشانە مەسەن لە کاتی خۆیان لە جنوبی ئەفریقیا مەسەن ئاینیشە داوا کراوە ئومەمی متحیدە هاتووە لەگەڵ سەرپەرشتی نێودەوڵەتی هاتوونە و انتخاباتێکیان کردووە جێگای ڕەزامەندی هەر هەمووی بووە لە کاتی خۆیان تەسەورەکەم لە پاکستان دیسان ئەنی انتخابات کراوە بۆ شکڵێ کراوە ئەمە دووەم شێوەیەتی سێم شێوەی ئەوەیە لەلایانی دەسەڵاتەوە کرێ خۆی دەسەڵات ڕسێ بۆ هەڵبژاردنە ئەمە لە وڵاتێکی سەقامگیرە لە وڵاتێکە کە سیقە هەبێ لە بینی دەسەڵاتی تەنفیزی و تەشریع و هەموو دەسەڵاتەکانە لە بینی ئەحزابەکانە ئەو سراعە محتەدیمە بە قووەتە نییە لە بینان بۆی کە کێشەیەک دروست بێ ئیمجا لەوەش دوونەوە قسمێکی هەیە مەسەن جهەتی تەنفیزیەکە با بڵێن دەسەڵاتی تەنفیزیەکە حکوومەتێکە دەسەڵاتی تەنفیزی زیاتر درێ بە وزارەتی داخلیە هەیە وزارەت هەیە دەسەڵاتی قەزاییەکە ینی دادوەریەکە ئەوەش ینی مجموعەیە لە قوزات خلاصن ئەو ئیشاکەن ئەمانە هەمووی متداولە بەڵام گرنگترینشیان ئەوەی کە جێگای باوەڕی هەموو خەڵکە و معتبرترین هەڵبژاردنە ئەوە دائما لەلایەنی لە مفەوەزیەک یا لایەنێکی ینی جهتێک دروست دەکرێت مؤسسەیەک دروست دەکرێت تایبەتە بە هەڵبژاردن ئەمەش تەبعاً ئیجابیاتی زۆرە یەکێک لەو ئیجابیاتانە ئەمانە کە هەموو ساڵێک هەڵبژاردنەکەن ئەبن بە خاوەنی ئەزمون لە هەڵبژاردنە ئەمانە ینی دوایی ئەو کەسانی کە اختیارەکردن بە تاکید اختیارەکان ئەبێ لەو شێوەیە بێکە کە جێگای ڕەزامەندی هەموو لایەنەکان بێ ئەمە باشترین شێوەیە لە هەڵبژاردنەکە ئێستا کرێت ئەگەر لە هەموو وڵاتێکە هەڵبژاردن ماوەیەکی هەبێت بۆ نمونە لە عێراق 4 ساڵ جارێک هەڵبژاردننی پەرلەمان نەکرێت بەڵام ئێمە بینیمان هەڵبژاردننی پێشوو نزیکی 5 ساڵی بەسەردا تێپەڕێکەوە بێ دیموکراسیەتی عێراقیش دیموکراسیەتێکی تەواو نییە دیموکراسی ئێمە کاتێککارین دیموکراسیات کاتێککارین پرۆسی هەڵبژاردن با ئەومان بیر نەچی ئێمە خاوەن ئەزمونێک نین لە هەڵبژاردنە ینی دەوڵەتەکانی تر لە ئەوروپا ئوسترالیا ئەمریکا بۆ سەدان ساڵەگەڕێتەوە بەڵام بۆ سوود لە ئەزمموی ئەم وڵاتانە وەرنەگیرا و بۆ کۆمیسیۆنی باڵا ئیشی لەسەرەوە نەکردووە سوود لە ئەزمموی ئوسترالیا و ئەمریکا و ئێمە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن شتێکمانەیە پێڵین دیراسات مەیدانیە بمعنە ئەچین بۆ پرۆسی ئێستا بۆ نمونە ئێمە ئێستا شتێکمانەیە دایرەکی منە ڕەنگە بچین بۆ جنوبی ئەفریقیا بزانین جنوبی ئەفریقیا کۆمیسیۆنێکی چۆن ئەو کۆمیسیۆنە ئیشەکانە بەتەئکید هەیە بەڵام تۆ مۆزوعەکە مۆزوعێکی زۆر معقدرە کاک ڕێبوار مۆزوعی هەڵبژاردن بە تایبەتی مۆزوعێکە من پێشەوەی نەچوو بێت کۆمیسیۆنی هەڵبژاردن و مەزانی ڕەنگە سەرنخەکان دابنی دەستگی بە هەڵبژاردن بەڵام لە حەقیقەتا پرۆسەیەکی زۆر جاڵ و زۆر معقدە و پرۆسەیەکیشە یعنی هەروە بە ئاسایی نەبدوێت کۆمەڵی فاکتەر هەیە تەئسیرەکە لە هەڵبژاردننی هەموو وڵاتێک تەنها ئەوە نییە تۆ کۆمیسیۆنەکە بێ کۆمیسیۆنەکە سەر بەخۆ بێ لە دەسەڵاتەکان کۆمیسیۆنەکە محاید بێ بێلایەن بێ هەر تەنها ئەمە نییە بەڵکو هیچ کاتێک پرۆسەیەکی هەڵبژاردننی ئەو تۆ نایەتەکایەوە ئەگەر کۆمەڵی فاکتەری دەرەکی شەیە ئەوانش عاملی مساعد نەبن بۆ نمونە تۆ ئەبێ مجتمعیشی مەدەنی بەهێزت منەظەماتێکی مجتمعی مەدەنی بەهێزت هەبێ بۆ ئەوی مراقبەت بکات و بزانی ئەدای تۆ چۆنە تۆ ئەبێ حزبە سیاسیەکان لەو جۆرە بن کە سراعەکانیان عەسری بێ سراعەکانیان لەو شێوە بێ کە حەزاری و مەدەنیانە بێ ئەمانە هەمووی نییە تۆ ئەبێ با بڵێن کۆمەڵشتی تر هەیە قانونی ئەحزابت هەبێت تۆ بێ قانونی منظەماتی مجتمعی مەدەنیت هەبێت تۆ بێ قانونی میدیات هەبێ ئەمانە هەر هەمووی تا ئێستا لە عێراق زۆر حتا قانونی منظەماتی مجتمعی مەدەنی هەیە بەڵام قانونیەکە لاوازە قانونی ئەحزاب تا ئێستا نەهاتۆتەکایەوە ئێستا درافتێک نێراوە لە مەجلیسی وزرا و بۆ مەجلیسی نوابی عێراقی بۆی قانونی ئەحزاب دەرکردن تەنزیمی حیاتی سیاسی لە هەڵوڵاتێکە پێش انتخاباتە کە تۆ تەنزیمی حیاتی سیاسەکە نەکراوە بە یاسا نەتوە چارچێوەی یاسایەکەوە کەواتە تۆ بە تەئکید پرۆسی هەڵبژاردن نوقسانی تایە بۆیە پرۆسی هەڵبژاردن دائیمەن ئەو پرۆسەیە نییە ینی ئەو کەسانی کە ئەیکەن بە تەنها لای خۆیانەوە بێ بەڵکو ئێستا مەسەن با بڵێن ڕاستە ئێستا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن لە عێراقا مؤسسەیەکی ڕەسمیە
ئیش و کاری ئەوەیە کە هەڵبژاردنەکە بەڵام ئەگەر بێت و هەر کەسێک لەوانە جێگای سیقەی خەڵک بن باشترین ئەنسۆر بن بێلایەنترین کادر بن بەڵام پرۆسەکە ناچێتە پێشەوە ئەگەر ئەو لایەنەکانی تر لە دەروی کۆمسیۆنە کامل نەبێ متەکامل نەبێت کاوا بێ بەم قسانەی تۆیە ئەمەوێ پێم بڵێ هەڵبژاردنەکانی ڕابردووی عێراق شکالێتیان تیا بوو بەتاکید ئەنجام و لە ڕووی بەڕێوەچوونی پرۆسەکە بەتاکید ئێمە شتێکەیە کە پێ ئەڵێن نیزامی ئینتیخابی سیستمی هەڵبژاردن یا پەیڕەوی هەڵبژاردن لە کوردیا ئەمە ئەم پەیڕەوی هەڵبژاردنە بەڕاستی لە هەموو عالەما وایە زۆر ئاستەنگ زۆر زەحمەتە کاتێک کە بچی سیستمێکی هەڵبژاردن هەڵبژێری بۆ وڵاتێک کە پڕ بە پێستی ئەو وڵاتە بێ سیستمی هەڵبژاردنش بە خۆڕایی نابێ ینی با بڵێم سیستمێکەیە بۆ وڵاتێکە بێ وڵاتی چکە نابێ هەڵبژاردننی ئەو سیستمە ڕەچاوکردنی حیاتی سیاسی ئیجتیماعی اقتصادی هەموو جۆرەکان ئەبێ دراسی بکەی ئەو جا بگەی بە سیستمێک حتا پێکاتە مەسەن ئێستا تۆ چەند جۆر سیستمی هەڵبژاردنەیە سیستمی ڕێژەیت هەیە سیستمی ئەغلبێ ینی زۆرینەت هەیە زۆرینەش دوونەوەیت هەیە ڕێژەیش دەیانەوەت هەیە ئێستا مجموعی ئەو سیستمانی لەسەر ئاستی عالەما گەیشتۆتە 210 سیستم لەم 210 سیستمە تۆ بێ دراسەتی جێگاکەی خۆ بکەی بە هەموو شێوەیەک کە بزانی ملائیمە بۆ وڵاتەکەی تۆ لە هەموو ڕوویەکەوە ئەو کاتە سیستەمەکان دانێن بەڵام ئێمە ئایا ئەو دراسەیە کراوە نەکراوە بە تاکید دوای کادرێت هەیە ئەو کادرەیە کە بتوانێت ئەو سیستمی باشترین سیستم بهێنێ نەخێر ئەمانە هەر هەمووی جگەل لەوەی لە عێراق تا ئێستا سراعەکان محتەدیمە تا ئێستا سراعەکان زۆر بەقوەتە کەوا بێ سیستمی کە لە هەڵبژاردننی عێراقا دانراوە سیستمێکی گونجاو نییە بە وڵاتی وەکو عێراق با من بۆ نمونە بۆت بێنمەوە ئێمە لەم هەڵبژاردننی 2010 ینی حوتی سەی 2010 ئەنجومەنی نوێرانی عێراقا زوڵمێکی زۆر کراوە لە هەرێم لە هەرێمی کوردستان زوڵمێکی زۆر کراوە لە چەند ڕوویەکەوە یەکێک لەوانە چییە قیمەتی کورسی ئەمە پێڵەن قاسمی انتخابیا کۆڵکەی هەڵبژاردن لە سلێمانیە گەیشتووەتە چلون ینی قیمەتی مەقعدێک ببوورە من ویستم ئەو بۆ بەڕێزت بکەم بە پرسیارێک بڵێ بە پێم داتایە شاری سلێمانی 833,631 کەس ئەتوانێت دەنگ بدات دەنگی داوە بە فعلی دەنگی داوە بەڵێ 49,037 ئەوە قیمەتی مەقعدە ینی بمعنى نرخی کورسیە بەڵێ لە کاتێکە حەڤ کورسی بە سلێمانی تەرخان کراوە ئایا سیستمی ئەوم بۆ ڕاست ئایا سیستمی دابینکردنی کورسی بۆ شارێک بەڵێ شتێکی ڕەوایە نەخێت بەتاکید ڕەوانی بەڵام من حەزەکەم ئەو شتە بە تۆزێ بە تەفسیر کاک ڕێبار باسکەین بۆ ئەوەی بینەران چاڕۆن بن لە مۆزوع بەندێکێ لە دەستورات وا بزانم مادی 49 لە دەستوری عێراقیە باسی شتێککە باسی ئەوە کە ئەڵێ هەر 100,000 کەس نوێنەرێکیان هەیە لە کۆ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم 100,000 کەسە کە نوێنەرێکیان هەیە واتە عێراق دابش کراوەت ئەفوریە عێراق خەمڕێنراوە بە 32,500,000 کەس تەقسیمی سەتیکەی ئەکاتە 325 کەس لە ئەنجومەنی ئەبێ بە ئەزۆر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم 325 کەس لەوە هاتووە کە نفوسی عێراق ینی نەسەمەی عێراق کە ئێستا نفوسی عێراق گەیشتوتە 32,500,000 کەس دابش کراتەوە 100,000 کەس هەر 100,000 کەس نوێنەرێکی بەرکەوتووە کە 325 نوێنەرە ئێستا لە ئەنجومەنی محەفزە ئێمە فێڵەکە لە چیە لێرەیە کە هەستاون ئەمانیان دابش کردوتە سەر شارەکانی کوردستان خۆی ئەفو سەر شارەکانی عێراق ئەمە بۆەوە نهاتۆ تۆ دابشکێ سەر شارەکانی عێراق بە قەدرەوەی بۆ هاتووە کە تۆ بزانی عەدەدی مەجلیسی نوابی عێراقی چەنە لەسەر ینی ژمارە کولیەکە ژمارە گەورەکە چەنە بەڵام ئەمان هەڵتەون مقدمەن دایان ناوە مەسەن سلێمانی تەخمین کراوە بە 1,700,000 و ئەوە نەهزار ئەرێ ئەوە نفوسی سلێمانیە کەواتە چەند مەقعدی هەیە کەواتە حەڤە مەقعدی هەیە ئەو حەڤدە مەقعدە ئیتر ئەوە ئیتر بڕاوەتەوە تۆ ئەگەر دەنگ ئەدەی دەنگ نادی تو حەڤدە مەقعدتێ ئەمە یەشێکە لە خروقاتە عالەمیەکان لە ینی مەبادی بڵێن دەنگدانە چکە ناکرێت تۆ تهدیدیکەی ئەبێ دەنگدەر تهدیدی کات باش بەڵام بالێ ڕابۆسین کاک عەبدوڕەحمان ئەفو ئەگەر یەک تۆز مەجالم بیکات لێرە مەسەن نمونەیەکی کرد بۆ هێنمەوە وتمان سلێمانی قیمەتی مەقعد گەیشتۆتە 49,000 ئەوەنە پوینتی لەگەڵ لە عیمارە قیمەتی مەقعد 27,000 واتە هەردوو مەقعد لە سلێمانی 27,000 پوینتی لەگەڵایە لە هەردوو مەقعد لە سلێمانی وسایە بە مەقعدێک لە عیمارە ئەمە کفرە لێ کفرەکان من بحثێکی زۆر متەکاملم لێرە تەقدیم کردووە تەقدیمش کردووە بۆ مەجلیسی مفەوەزینی خۆمان ئەم بەحسە باسی ئەواکە باسی سابقی قەزایی
پێشینەی دادوەری لە کوردیا بەڵێ. ئەو سەوابقی قەزایی ئەمریکا کاتی خۆی فەرقێک هەبووە فەرقێکی زەئیل زۆر لە دوو کێشەیە یەکێ لەو فەرقانە ئەڵێ فەرقەکە چەندە 3.13 فەرقە بۆ لە بینی قیمەتی مەقعد لە بازنێکی هەڵبژاردن بۆ بازنێکی هەڵبژاردن پرۆسەکە بالکامل لەغو کراوەتەوە پرۆسەکە ینی انتخاباتەکە ینی بازنەی هەڵبژاردنەکان لەغو کراوەتەوە بە قەزا ینی بە محکەمە قەزەیەکی تر هەیە لە پێشنەکە باسی ئەوە کە ئەڵێ پێویستە قیمەتی مەقعد لە هەموو بازنەکانە حەدی ئیمکان متەساوی بێ بەڵام ئەکرێتیش متەساوی نەبێت لە جوزئیشی بچووکە بەڵام تۆ لێرە 1/2 ینی 100 هەنێ زۆرەکە ینی ئەوە کەواتە لەگەڵ مەبدەئی هەڵبژاردنە متەناقەزە لەگەڵ مەبدەئی هەڵبژاردنە یەک ناگرێتەوە بەی شێوەیە ئەمە بەڕاستی من ئێستا ئەڵێم بە زۆر بەڕاشکاوانە باسی ئەوەکەم کە ئەو هەڵبژاردنە ئەگەر بەو شێوەیە لێکی دێەوە زۆمێکی زۆر لە ئێمە کراوە و ئەو هەڵبژاردنێکی شەرعیش نییە شەرعی کاتەبە لێرە بوەستین ڕۆڵی نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چی بوو لە کاتی دیاریکردنی ئەو کورسیانە بۆ پارێزگاکان ئەمێ ئەوشە بەبیر بێنەوە کە کاتی خۆی ئەگەر تاڕق هاشمی جێگری سەر کۆماری ئەو کاتە نەبووایە کورد غەدرێکی گەورەتری لێ بەتەکید ئێمە پێش ئەو غەدرێکی تر کرا کاتی خۆی دانرا بوو لە 2005 ینی نەسەمە خەڵک عدەدی نفوس عدەدی سوکان لە سلێمانیە لە هەموو شارەکانی عێراقا لە 2005 چەند بووە لە 105 بۆ ئیزافا کردوینە لە سلێمانی نمووی سوکان ینی خەڵک زیادکردن بوو بە سەفر ئەو ساش ئەوە تێپەڕی بەسەریانە و چوو گەیشتە تارق هاشمی و ڕەفزکرا و گەڕایەوە ئەوە پێشەوەی کە ئەو مۆزوع بێ بەڵام لە پاشەوە کە ئەویان بۆ نەکرا هەسان ئیمجا ئەمەیان دۆزیەوە کە هەموو مەقعدەکانیان تەوزیع کرد خۆی لە ئەساسە ئەگەر عێراق یەک باز نەبووایە ئەم کێشانە دروست نابوو چونکە بۆ خۆی بەڕاستی کۆڵکەی هەڵبژاردن یا قاسمی انتخابی کە ئێمە لە هەڵبژاردن پێن بە مصالحی ئێمە ئەمە پێویستە لەسەر ئاستی بازنەیەک دەنیەکەی لەسەر ئاستی وڵاتێک کە پێڵێن قاسمی قومی قاسمی قومی چییە؟ قاسمی قومی هەموو ئەو دەنگانەیە کە دراوە بۆ نمونە لە انتخاباتی مەجلیسی نوابی پێشووە 11,000 پۆینتێک هەیە بیرم نییە بزەبێت 11 ملیۆن و هەندێک ئەوەنە دەنگی داوە لەسەر ئاستی عێراق ئەگەر ئەمە تەوزیعکەیتە سەر 210 کورسیە نابێت بێن 225 چکە ئەو 15 جیاواز هەرێکی کۆتایە و هەنێکشی لەسەر ئاستی عێراقەوانە ئێمە لەو کاتە بێت دابەشی 310 کورسی بکەین 310 کورسی بکەین زای قیمەتی مەقعد چەنە قیمەتی مەقعد 37,000 ئەوەندەیە دەباشە قیمەتی مەقعد لە ئەگەر بڵێ قیمەتی مەقعد کە معدل 37,000 کەواتە بزانە لەگەڵ سلێمانیە چەندی فەرقە بۆ 49,000 ئەوە هەمووی لەسەر حسابی تۆ ڕۆژ حسابی دەنگەکانی تۆ ڕۆشتووە هەروها بەنسبەت هەولێری شۆ فەرقی هەیە هەروها بەنسبەت دووەک شۆ فەرقە هەروها بەنسبەت کەرکووک شۆ فەرقی هەیە فەمانە هەمووی زوڵمە کەواتە ئێمە ئەگەر بە ئیستحقاقی خۆمان بێ من لێرەوە لەم منبەرەی ئەو باسیەوە کەم کە ئیستحقاقی خۆمان بۆ ئەوە 65 مەقعدمان بووە ئێمە لەسەر ئاستی عێراق ئەمە جگە لەو مەقعدانەی کە ئۆپۆزیسیۆن کاتی خۆی خەساری کردووە لە کەرکووکەوانەیە لەبەرەوەی پێک نەهاتن لەگەڵ لە ناو هاوپەیمانی کوردستان شە ناو یەکیشە لە حدودی 75,000 دەنگیان هێنا هەروە ڕۆشت ئەوە ئەبووین بە 67 مەقعد ینی کەواتە ئێمە ئەبووین بە دووەم بە سێم کرد لە مەجلیس نواب زۆر تەسیری هەبوو وەڵامی و پرسیاری منێ نایەوە من بەسم لە ڕۆڵی نوێنەرەکانی کورد کرد لە پەرلەمانی عێراق ینی ئەم غەدرە گەوری کە ئێستا لە کورد کراوە کە ئێوە لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ بژاردنەکان ئەیزانن ئایا نوێنەرەکان نەیانەزانی بۆ ڕێگەیاندا ئەم غەدرە بەسەر کووردا بسەپێنرێت من تاکیدم لەوەی کە نەزانراوە چونکە هەر کەسێک کە چوو بۆ بە نوێنەر لەوێ معقول نییە شتێک بزانێ و بتوانێت بەسەراتی پەڕ چکە یەکەم جا ینی با بڵین ڕەنگە وای دابنێ کە خۆی لاوازە بێ و کاتە من تاکیدم نیانزانیوە بۆ مۆزوع هەچەند ئێمە ڕەنگە لە زۆر شتا خەبەریشمان داوە پیاوەتومانە ئەمە بۆ دابش بکرێتەوەوانە بەڵام دیایتر نەکرا ئەوە نەکراوە نازانم مەفروضەوە لە خۆیان پرس بەڵام ئەگەر لەلایەن ئێوە ئاگادار کرابنەوەوانێ و ئەم هەڵەیەش هەر تێپەڕی بێ ئەمە مانای چیە کاک ڕێبوار ئەمە دوولایانی لایەنێکیان ئەوەیە لە دەرەنجامی هەڵبژاردنەکانە بۆ دەرەکەوێت کە ئەوانە زوڵمەکانەکوێ بەڵام لە پێ لەگەڵ ئەوشە مەسەن بۆ نمونە بۆ لە سلێمانیا 133,000 کەس دەنگی داوە ئەمە کۆمەڵی فاکتەر و ئەوامل هەیە بۆ نمونە مەسەن وەزعی ئەمنی لە کوردستانە باشە بۆ نمونە خەرکی ئێرە وشیارترە بۆ نمونە قیمەتی دەنگدان نەزانرێ لێرە بۆ نمونە ئەمانە هەمووی ینی یا کورد زوڵمێکی ئۆتۆ لێکراوە مندەفع بۆ مۆزوعی ئەوەی هەڵبژاردننی نوێنەرەکانی لە عێراق یا ئەزانێ سراعەکانی ئێستا لەوەیە کە تۆ شەڕی ئێستا نوێنەرت هەیە شەڕی عەدەدت هەیە ئەمانە هەمووی وشیارترە
شتەکان باشتر ئەزانێ بۆیە عەدەدی ژمارەی دەنگدەر لە سلێمانیە زۆرترە ئەگەر تۆ مقارنەیشی بکەیت لە سلێمانیە یا لە هەولێرە لە دووهۆکە لە کوردستانە بە شکلێکی عام زۆرترە لە جێگاکانی تر ئەوە وای لێ کردووە کە تۆ زۆمە ئەوەش لە پاشان دەرەچێت بەڵام لەگەڵ ئەوەشە دابشکردنی کورسەکان خۆی ئەترازەکە لێرەیە دابشکردنی کورسەکان مقدمەن تۆ لە سلێمانیا خەک دەنگی باە دەنگی نەدات و حەفدە کورسی تێ خەک بۆ چوو بۆ دەنگدان ئەمە پرسیارە خەک بۆ چوو بۆ دەنگدان بەڵام تۆ کاتێک کە ئەچی بۆ دەنگدان ئەبێ ئەو دەنگدانش ئامرێکی مشجع بێ بۆی خەک زیاتر بچێ بۆ دەنگدان کەواتە جارێکی کە خەک بزانێ من حەفدە کورسی مەیە کەس بۆەوە ئێمە باسمان لە مەسەلەی لایەنی ئەمنی کرد کاک عەبدوڕەحمان بە پێی ئەم داتایە لە پارێزگای نینەوە کە یەکێکە لەو پارێزگایانی خراپترین بارودۆخی ئەمنیەیە لە عێراقا 1,538,050 کەس دەنگی داوە ینی زۆر لە سلێمانی زیاتر بەس نفوسیان زیاترە بەڵام بەڕێژەی دەنگدان بەڕێژەی ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە نینەوە بەڕێژەیەکی زۆر لە سلێمانی و نزیکە لەبەرەوەی کە سلێمانیش نفوزێکی زۆری لە کاتێکە ئەمە کە نینەوە ژمارێکی زۆر کورسی بۆ زیاکراوە سلێمانی تەنها 2 کورسی بۆ زیاکرا لە هەموو ڕۆکانەوە من ئەمە گومانێک لە ئەنجامی ئەم دەنگدانانیە بەتاکید لە هەموو ڕۆکانەوە ئێمە ینی ڕەنگە ئەو مەسەلانە شتی تیابێ بەڕاستی بۆیە ئەڵێم نیزامە مۆزوعەکەش لەسەر شێوەی نیزامە ئەوانیش با ئەخر شتێکی کەش بڵێن ینی ئەمە باسی ئەوە بکەین کە ئەو پێکهاتانیە عێراق لە کاتی خۆیان سونە مقاتعی انتخاباتی کرد بەڵام لەم انتخاباتی ئەخیرە بۆ کەسە نەک مقاتعی کرد بەڵکو زۆر مندەفع بوو تۆ بزانە مەسەن بۆ نمونە لە حەویجەی کەرکووکە عەدەدی دەنگدەران گەیشتە ینی با بڵێن ئیقبال لە دەنگدانە ڕۆشتن بەرەو پرۆسی هەڵبژاردن گەیشتنەوە تو ئەوەنە خۆ ڕەنگە هەنێکشی شتی تر بێ لە بەرەوەی مراقبەکە زعیف بووە شتێکی لەو بابەتە عەلا کولی حال ئەمە ینی ئەوانیش مندەفع بوون بۆ مۆزوعەکە زیاتر چونکە لە پرۆسی پێشوا زەریان کرد کەواتە ئەو زەرە بوو بە ئەزمونێک بۆی زیاتر مندەفع ئەگەر بینە سەر هەیکەلی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکە هەیکەلی ئێستای کۆمیسیۆن چۆنە و ڕێژەی کورد پێگەی کورد لەناو ئەو کۆمیسیۆنەیە چۆنە لە هەموو وڵاتێکە سێ دەسەڵات هەیە دەسەڵاتێکی تەشریعی ینی پەرلەمان دەسەڵاتێکی تەنفیزی و دەسەڵاتێکی قەزایی لە خارجی ئەم سێ دەسەڵاتەیە شتێتر نییە مؤسسەیەتر نییە ئیلا بیستیسنا بیستیسناکەش چی کات دەستوری کات مادی 102 دەستور ئەمری کردووە سێ مؤسسەدا بمەزرێ 102 دەستور مؤسسەیەکیان بۆ هەڵبژاردن مؤسسەیەکیان بۆ نەزاهە مؤسسەیەکی کەش مؤسسەی حقوقی ئینسانیش ئەم سێ مؤسسەیەدا بمەزرێ بۆچی ئەم سێ مؤسسەیەدا بمەزرێ بەسەر بەخۆیی لە هەر سێ دەسەڵاتەکە بۆیە جا باسی جەنابەت لە سەرەتایە باسی ئەوت کرد کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن سەربەخۆیە ئەم کەلیمەیە زۆر جا بۆ لای ئێمە بەکاری دێنن بۆ ئەوی سەربەخۆیە یعنی بڵێن سەر بە حیزبەکان نییە بەڵام لە حەقیقەتە ئەمەوان نییە سەربەخۆیە لە هەر سێ دەسەڵاتەکە یعنی حکمتێک هەیە کە مؤسسات هەیە پێویستی بەوە هەیە کە سەربەخۆ بێ پێویستی بەوەیە کە سەربەخۆ بێ لە دەسەڵاتەکانی تر تۆ ئێستا بینی ئەمە وزاراتەمان باتە ینی وزارات وڵاتێکە باتە ڕێوە بە هەر کەسە لە بوارێکە وزارێکی تایبەتە بە عەدلیە و وزارێکی تایبەتە بە بەلەدیات و وزارێکی تایبەتە بە نەوتە وزارە تایبەتە بە کارەباوە بەڵام ئەمە سەر بە مەجلیسی سوڵتەی تەنفیزیە میشاکە بەڵام ئەم مؤسساتانە کە پێویستیان بەوە هەیە کە سەر بە هیچ کوێ نەبن هەیکەلێکی تایبەتی خۆی هەیە و بە پێی هینەکە چێتە پێشەوە نظامێکی تایبەتی خۆی چێت خۆشی زاتیەتی هەیە لە هەموو شتەکانە بۆ نمونە ئێستا باسی هەیکەلی کۆمیسیۆنەکەین کۆمیسیۆن بریتیە لە سێ دەسەڵات وەکو دەوڵەت وایە سێ دەسەڵاتێکی تایبەتە بە دانانی نظامەوە ئەوە پیان لە ئەنجومەنی کۆمیساران یا مەجلیسی مفۆزین دەسەڵاتێکی تر کە ئیداری انتخابیە تایبەتە بە تەنفیزکردنی ئەو نظامەی کە لە مەجلیسەکەەوە دەرەچێت دەسەڵاتێکی کەشی هەیە کە ئەوش دەسەڵاتی قەزاییە بەڵام ئەوە پێک دێ بە شێوەیەکی موقت لە کاتی هەڵبژاردنەوە دوای حەلەبێ لە دەرەوەی کۆمیسیۆن ئەمە لە سێ قازی پێک دێ ئەو سێ قازیە کوێ دێن لە محکەمەی تەمیزی عراقیەوە دێن کە باڵاترین دەسەڵاتی قەزایە ئەوان دێن بۆ ینی با بڵێن زەماناتی قەزاییشی تایە قرارێک ئەگەر مەجلیسی مفۆزین بیدا حزبێکی سیاسی بەدڵی نەبێ ناخبێک بەدڵی نەبێ کەسێک بەدڵی بێ بۆی هەیە تەعن لە قراری مەجلیس با لە چۆ لەوەیە بۆیە ئەم هەیکەلیە بەگاڵتە دانراوە ئەم هەیکەلیە دانراوە بۆ ئەوەی تۆ سەربەخۆبی لە هەموو شتەکان بۆیە هەیکەلی کۆمیسیۆن ئێستا ئەنجومەنی کۆمیساران وەزارەتی مەجلیسی مفۆزینە ئیدارەی انتخابی کە جیهەتی تەنفیزیە ئیدارەی انتخابیش بریتیە لە 5 مدیریە عام لەناو نووسینگەی نیشتیمانی لە بەغا
مەکتەبی وەتانی بەغا و بریتە لە 20 نووسینگە لەسەر ئاستی عراق لە هەر پارێزگایەکە ئەمانە جیهەتی تەنفیزەکەین وەکو وتم جیهەتی قەزایشی هەیە ئیتر ئەم جیاکردنەوەی دەسەڵاتە لە یەکتری و ئەمانە هەر هەمووی حکمەتی خۆی هەیە بەس ئەجەبەوە ئەکرێ ناکرێت تەمان ئێمە ئەزمونمان نییە وا ناکرێ کۆمەڵی ئینتیقادات هەیە من ئێستا بەحسێکی ترم تەقدیم کردەوە وەرقێکی ئیسلاح بۆ چاکردنەوەی کۆمسیۆن ینی بۆی کۆمسیۆن بەپێی ئەو حکمەتی کە بۆی دانراوە لەسەری بڕات واتە لە بینی دەسەڵاتی ئەنجومەنی کۆمیسارانە لەگەڵ ئیداری انتخابیە نەوەیەک فەصل هەبێ لە سوڵتاتە نابێ متداخل بێ بەس ئێستا تەداخلی خێ ینی بابرین ئەوانە هەیە هەتا لەگەڵ ئەو ئەنجومەنی کە پێک دێت لە قەزاوە ئەوانە هەر هەموو پێویستی بەوە هەیە کە زیاتریە زۆر باشە کاک عەبدوڕەحمان بەپی داتایەکە لەبەر دەستمایە لە هەڵبژاردننی حوتی سێ دوایمین هەڵبژاردن کە لە عێراق ئەنجام درا سەرەتا ڕژی دەنگدەری تایبەت لە مەجای عسکەریە ئەوانەی کە دەنگدەری تایبەتن لە باری عسکەریە 6566 کەس بووە ئەو من پارێزگای سلێمانیم بە نمونە وەرگرتەوە بەڵام یەک ڕۆژ پێش هەڵبژاردن 10,080 کەس بۆ ئەم ڕێژەیە زیای کردەوە ئەمەیە بپرسم ئەم زیاکردنە لە ئەنجامی چیەوەیە بەڵام حەزەکەم وەڵامەکەت هەڵگری بە دوایان ناوبڕە ناوبڕێکی کورتووە گەڕێنەوە لاتە